کامەران، دانیشتووی شاری سلێمانیم، دەرچووی بەشی نەوتم. بە حکمی ئەوەی ئیشەکەم هیچ هەلیکارێکی تیان نییە، لە بوارێکی ترا توانیم خۆم بدۆزمەوە، ئەویش بواری ئەسپ سواری بوو. ئێستا وەکو ڕاهێنەرێکی ئەسپ سواری لێرە ڕاهێنان بە هەموو فێرخوازەکانمان ئەکەین. لە فێرخواز لە 9 ساڵیەوە ئەتوانێت بێتە لای ئێمە بەشداری لە خولەکانی ئەسپ سواریا بکات. خەونی من ئەوەیە کە وەکو کچە کوردێک و یەکەم کەس بچمە بتوڵەوە. لەنیاگیان ئێستا ئێمە کە لە خانی ئەسپەکانین، ئینەرژیکی زۆر جیاوازی هەیە، شوێنێکی زۆر خۆشە. تۆ ڕۆژانە کە دەیتە ئێرە یەکەم شتکەیەکی چییە؟ من کە ڕۆژان داخڵی ئێرە ئەبم، ڕاستە خۆیان ئێرۆسی بۆ لای هەموو ئەسپەکان، سەری هەموو ئەسپەکانەکەم تەعاملیان لەگەڵا ئەەکەم. چکەگە بمە یعنی بچمە لای ئەسپێک و نەچمە لای ئەسپێکی تر، یعنی هەست بە غەدرێکی زۆرەکەم. ئێتە بەعام تەعامل لەگەڵ هەمویانە ئەەکەم، سەیریان ئەەکەم کەسێکیان کە خەلەلێکی هەبێت یا شتێکی ناڕێکە بێت، هەڵی چاکردنی ئەین. پێم وابێ منەوە شتم بیستۆ ئەڵێ ئەسپ ئاژەڵێکی زۆر هەستیارە، زۆریش غیراکە، یعنی بۆ نمونە کە تۆ بۆنی ئەسپێکی ترت لێبێ ئەو ئاجزە بێ. بەڵێ ئەمە تا چەند ڕاستە؟ وەڵڵا ئەوە زۆر ڕاستە، یعنی بەتایبەت ئەگەر خاوەنەکەی خۆت بێت، یعنی ئەگە بچتە لە ئەسپێکتر هەست بە بۆنەکەی ئەکا بۆنی دەست، یعنی عاجز ئەبێت نابێت بچتە لە زۆر بەنازن، زۆر ئێستا دیقەتی ئەوەم میاوە لێرە کە تەعاملمان لەگەڵاکردن زۆر بەنازن و جۆرێک ئەجوڵێنەوە، زۆر لارو لەنجاکەن. بالضبط ئەویان هەیە ئەسپ وەکو مناڵێک وایە تەشبیه نەبێ بە ئینسان، یعنی وەکو مناڵێک وایە بە خێویکەی نازی بکێشی و جیاوازتر لە هەموو ئاژەڵێکی ئەبێ نازی زۆر بێتە خزمەتی زۆر بکەیت، وەکو هەنێ ئاژەڵێ بڵێ هەر ڕای ئەگرم لە ماڵەوە و تەواو مەسەلەن خواردنێکی ئەمە ئەبێ ئەگەر هەموو ڕۆژە 2 جار 3 جار تۆ ئەبێ سەریان لێبێ، ئاگاداریان بێ، خواردنیان ڕێک بێت، ئەبێ پیاسەشی پێ بکەیت و ئەگەر سەریکەویت و ماوەیەکی زۆر لە خانە بێت دەری نەکەی دوای ئەسپەکە چۆن بڵێ تۆزێ جڵەوی قورسە بێت، یعنی ئاسان نابێت. ئەکی دێستە تۆ زانیاریکی زۆر باشت لەسەر ئەسپەکان هەیە، ئەسپ جۆری زۆرە هەیە بۆ لێخوڕین و سوار چاکی و ئەمانەیە هەیە، بەس ئیستعرازیە بۆ پیشاندان و جوانی و پێشبڕکەی جوانی و ئەوانەی پێکرێت. چەند جۆرە ئەسپمان هەیە لێرە لە کوردستان؟ لە کوردستان زیاتر ئەسپی تورکیمان هەیە و کوردی خۆمانمان هەیە و عەرەبیمان هەیە. ئەسپی کوردی بەعام یعنی ئەوە شتێکی کە لە جیهانە دەنگیاوەتەوە، ئەسپی کوردی بۆ زیاتر بۆ سەر شاخ بەکاری، چکە قووەتێکی تایبەتی خۆی هەیە. بەڵێ ئەسپی عەرەبی زیاتر بۆ جەمالی بەکار ئەهێنین ئێمە، یعنی ئەسپی عەرەبی خۆی گەورە جوانیەک و تایبەتێکی زۆر سەرنجڕاکێشیاوەکە لە جەمالێک تا زیاتر بەکاری، یعنی کەمترین سواری پێ ئەکرێ ئەسپی عەرەبی لای ئێمە. و ئەسپی تورکی ئەوانەش زۆر ئەسپی باشن بۆ سوارێکی ها بەسیط، بەڵام وەکو ئەگە بتوێت ئەسپێکی سیباق ئەتوانی بڵێ ئەسپی دووڕەک، ڕێگی عەرەبی و لەگەڕێکی مەسەلەن ئینگلیزیان تورکی تێکەڵکوی ئەسپی سیباق. ئەسپ ئاژەڵێکی زۆر میزاجیە، زۆریش هەستیارە، جاری وا هەیە تووڕەیەکەی گرێ پێڵێن شێت بووە. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەسپەکە شێت بێت و هەڵت باتە خوارەوە لەسەر پشتی، یەکەم شوێن کە خەیاڵت بۆ چێ بشکی کوێیە؟ وەڵام من ئەوم بەسەر هات لە یعنی کاتی ئەسپ سواریا بووم، ئەسپەکەم شێت بوو و زۆرە پیسی هەڵیام، بەس ئاتن ئەو کەسانی کە بە ئەکادمی فێری ئەسپ سوارە بن، نەک ئەوەی کە مەسەلەن جارێک یێتە ئەسپ سواری ئەڕوات ئەوەنە، ئەو کەسانی بە ئەکادمی فێر ئەبن، یەکەم شت کە تۆ فێر ئەکرێت نابێ بهێڵی لە کاتی کەوتنا سەر و پشتت بەر ئەرسکەوێت، یعنی ئەتوانیت پەلەکانت خۆت بگریتەوە. من ئەو کاتێک کە یەکەم کەوتنم ئەوە بوو لەخوا بەزای بە سەلامەتی دەرچووم، بەس دووهەم جار غەڵەتێکی خۆم بوو، یعنی ئەسپەکە نەبوو، خۆم بە غەڵەتی غارم کرد، ئەو شوێنە بۆ غار گونجاو نەبوو، کرد. بەڵێ سەرکێشیم کرد بە کوردی. سەرکێشی زۆر خۆشە لە سواربوونی ئەسپا، چونکە منیش هەنێ ئەسپ سواریم کردووە، هەمیشە حەزەکەی سەرکێشی پێ بکەیت کە ڕاهێنەرێکە بینی مەسەلەن حرەکەیکی پێکا شتێکی پێکا تۆش حەزەکەی دووبارەکەیتەوە، بەڵام ئەمە زۆر مەترسیدارە. تۆ تا چەند لەگەڵ ئەوەیە کە خێزانەکان مناڵەکانیان کە گەنجەکان خۆیان فێری ئەسپ سواریەکەن بە ئەکادمی فێر بن، بۆی وەکەوەی وتت لە حاڵەتێکا کەمترین زیانیان بەرکەوێت. بەڵێ وەڵڵا هەتا ئەتوانن بە ئەکادمی فێر بن، چکە تۆ بە ئەکادمی فێر بی ئەتوانیت تەعامل لەگەڵ هەموو ئەسپێکا بکەیت و ئەزانی ئای ئەو ئەسپەکە ئەچیتە لایەوە، ئەسپێکی تووڕەیە ئەتوانی ئەو دەقەی سواری پێ بکەی، ئەسپێکی یعنی نەترساوە لە حاڵەتەکە ئەبێ زۆر چکە بە ئەکادمی ئەوانە دانە بەدانە پێ ئەڵێن.
ئەبێ ئاگداری هەمووی بێ بەستەوە ئەگەر وەکو هەر کەسێکی ئاسایی بتێ ئەسب سوار بیت نازانین تەعامل لەگەڵ ئەسپەکەیا بکەیت لەوەی لە هەر دقەیەکا بێ و ئەسپێ زەربەیەکە لێبە ڕاستە ئەو کاتێک کە کەوتی لەسەر ئەسپەکە دەستشکا بەڵێ پاژەوەی کە چاک بوویتەوە گەڕایتەوە دڵت لە ئەسب سواری نەشکا بوو ئاجز نەبوو بووی یان ترست بۆ دروست نەبوو بوو نزیکەی مانگک و 15 ڕۆژ دەستم لەگە چابوو بەڵام ئەو کاتەش نەهاتم بۆ ئەسب سواری بەسەر هاتم بۆ خانەکە و سێ ئەسپەکانەکە بە بەردەوامی یعنی دانەبڕای دانەبراوم و ئێستش ترسم لێی نییە یەکەم جار کە ئەسب سواریت کرد بەڵێ پلانت چی بوو خەونت بە چێوا بینی یەکەم جا کە من دەستم بە ئەسب سواری کرد یعنی خەونی ئەوم هەبوو کە لە بتوڵە بەشداری بکەم وەکو هەر کەی بوو ئەو کاتێ یەکەم جار ئەو کاتە کۆتایی 2020 بوو من دەستم پێ کرد بەداخەوە ینی لە کوردستانە شوێنێکی وان نەبوو کە من دەستم پێ کرد سەرەتا ئێستا شکور بۆ خوا ینی یانەکان هەمووی ئەتوانین لە بتوڵایە بەشداری بکەیت ئەو کاتە کە من دەست پێ کرد ینی سەرەتا بوو زۆر کچ ینی ئەسب سواریان نەئەزانی چوادۆرەکەم دام معارز بوونیان ئەوە چێ و ئەویست ئەو پرسیارەت لێ بکەم خێزانەکە چۆن هاوکار بوون خێزانەکەم سەرەتا زۆر ئەیان ئەکەوی دەچەن شتێک لێبێ زۆر لەوە ئەترسان بەڵام کەزانیان حەزم زۆرە بۆی هەی یعنی ڕێگریان لێ نەکردن پشتیوانیشم بوون و زۆر بەجا خۆشیان ئەهاتن لەگەڵما لە ساحەیە ئەسب سواریانەکرد لەگەڵما ئیتر ئەوەی دەستت پێ بەڵێ باشە پاش ئەوە کە هاتی ئەسب سواری تاقی کردەوە بۆ دەرکەوت کە ئەمە ئەو شتەیە کە تۆ ئەتەوێت لە ژیان تا بیکەی پلانی چیت دانا پلانی ئەوم دانا ینی زیاتر بەرەو پێش بچم ئەمیژەکو ئەهاوەکو هەر کەسێکی تر کچە کوردێک بەشدار بکەم لە بتوڵی عالەمیە ئیشەڵای تر بەرەبەرە ئیش لەسەر ئەوە ئەەکەم کە چوویتە بتوڵە بەشداری پێش بڕکێت کرد و سەرکەوتوو بووی یەکەم خەیاڵ چیەکە بۆ خۆت دەیکەی ئەوە خیاڵی منە یعنی ئەوم بێتە دیتەوە ئاڵای کوردستانە بێ لەگەڵ خۆزە ئێستا ئەم خانی ئەسپەی کە ئێمەی تیاین کۆمەڵێک ئەسپی زۆری تایە ئەمانە زیاتر چ جۆرێکن بۆچی بەکاردێن زیاتر وەکو پێم وتی جۆری کوردیمان زۆرە و عەرەبیشی تایە و تورکیشی تایە ئێستا عەرەبیەکان زیاتر بۆ جوانکاری و ئەمەمان هەیە ئەمەیان عەرەبیە زیاتر بۆ جەمالێت شەرمەکە ئەمەمانە ئەسپی عەرەبی سەلوتی باریکتر لە ئەسپی کوردی تێ ئەگەی یعنی ئەمەی قەوسێکی تیا و سەلوتی باریکترە بەوە جایەکەنەوە بەڵێ بەوە جای ئەکەین و جەمالەکەشی و بەرزیەکەی نایتە دەرەوە نانی گرتووە میزاجی تاوا نییە حەزی لێ نییە ئەوە چکە کاتێ خواردمان بۆ داناون تازە خواردنەکە ئەخۆن ئەوەیە مەشغوڵی خوارد بەڵێ تر ئەمەشمان هەیە ئەمە خۆی و نۆماکەیەتی ئەمە کوردیە ئەمەمان تازە بڵین زاوە بەس ئەمە زۆر کورت نییە لە چاو ئەوانی تر حەجمی زۆرە ئەسب یان تۆ ناتوانین بڵێ هەموو یەک حەجمە ناتوانین بڵێ هەمووی بەرزە یا هەمووی نزمە یا هەمووی مەسەن پشتی باریکە یان پشتی پانە هەر یەکە و بە شێوازە ئەمانە هەر یەکە و ناوی خۆیان هەیە بەڵێ ئێستا ئەمەیان ناوی چیە ئەوەیان پاڵەوانە پاڵەوان کوردیە ناوەکانیان وەڵڵاهی زۆر بێتە پاڵەوانمان هەیە ئاگرمان هەیە ئاگری قورت بەعام هەر یەکە و ناوێکی لێ ئەنی لەنیان خان ئەسب سوارێکی چاکمان کردها ئەرەوەڵا بەڕاستی زۆر خۆشە ئەسب سواری لەگەڵ هەموو شتێکی ترە جیاوازی هەیە جیاوازی خۆی هەیە لەنیان خان تۆ چۆن بوو لە خوێندنی بەشی نەوتت هەڵبژارد و خوێندنەکەت لە نەوت تا تەواو کرد بەڵام دوایی هەر ئەسب سواریش بووی لەگەڵەوەیە وەکو خوێندنەکەی کە هەڵمژار بەشینەوت زۆرم حەز لێ بوو ینی دایمە حەزم ئەکە بتون بەشێکی جیاوازتر نەک ئەوەی ئەها هەموو کەسێک تەڵەبی بێ حەزم لە بەشێ بوو کە جیاوازتر بم و لەخوا بەزاوێ بە سەرکەوتوی تەواوم کرد و ئەسپیش
يعني كفير أبيت هم كذ ناتواني فيري سواربوني أسب بيت ڕاستە شكا أسب قوة وهيزي تايبتي خوي أبيت كم جار أواني كأترسن يعني وخم أبو كزور أترسام لي أمو قد فير نابم بلام أما نمحز بوي هبو لكو تايا كوبيني هو أسف سوارا ئێستا لە بەشی نەو تا کارەکەی وەکو پیشە النخر بەس تەواوت کرد بس طبعا كنت شكا بيشي نود لكردستانا يعني بواري إشكريني تانية پلانت نییە کاری تیا بکەی إلا باش نو تا لا پلانی داهاتوو چییە بۆ نمونە ئەگەر با بڵێن ئەگەر ئەسب سواری نەمێنێ پلان ئەی چییە بلان إيه حزم زور لا ملواني بو مەلەوانی بلا زور محز لو بو یعنی زیاتر یاریە وەرزشەکان لە لای تۆ حەزت لێیانە بلا باشە ئەگەر پلانی بتوڵەکەت بۆ کەیە بطولك إن شاء الله إتر لا تتجو خوش بيت تقريبا أتشي تماني ششو أو ناوا أبد تمرينة كي زور باشي بوبكين خۆ ئامادەکردن بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی ئەسب سواری چۆنیە والله أبد زور باش مسيطر بيت وهيك كشي كد نبت بالرابع أو مسافة كراءك تحملي أكيد إيش كمسافة أو نبلي ساملت أنا أسبك أروات ڕاستە تبي باشي خوتي بو آمادة بكيت چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە لە کەوتنێکەوە لە شکانێکەوە واز لەو شتا هێنن کە خولیایانە واز لە بەهرەکەی خۆیان هێنن والله هو دار يعني لكوتنيا كويانا ترسيك ووازلو شتنا هنا شكا مطعيكي زور تايبتيها وبتايبتي ستريس دناها اللي لسد دارون زور إيش أكا ستريس دناها قلقدناها خامبالي أو كسانيكا خامق لدليانا هيا قوشة جيرا برأي من بين أمبوارا وزوزو فرق أكن بخوميكم لاني كقد ناتوان موازلة بن يعني شو تخيان موا يعني أجر نقدر سيكم دايما تما أجر هر شوارب فلم بشكت قد وازلنا هنا